و میرەبان بینرانی عزیز سڵای خواتانە بێت خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێدا نۆماڵ بە ئێوە شاد دەبمەوە بە ئومێدەی ئەم بەرنمەیەش وەکو هەموو بەرنمەکانی ترمایی شادی و خۆشی و ئاسوودەی خێزانەکان بێت پێش هەموو شتێک مای ڕزابوونی خوای گەورە بێت و ئێمە هۆکارێک بین ئامرازێک بین بۆ خۆشترکردنی خێزان و خانوادەکان بۆ دەستگیرۆیکردن و بۆ باڵگرتن و کۆڵی قۆڵگرتنی کچ و کوڕجوانەکانمان بۆەوەی خێزانێکی ئاسوودە و خۆشبەخە دروستکەن. ئەزیزان لە چەند بەرنامەی پێشووە زۆر باسی خێزانمان کرد. کوڕەکە چۆن بێت، کچەکە چۆن بێت، چۆن بچێتە پێشەوە، چۆن گفتوگۆ بکەن کچ و کوڕان کە بۆی بتوان خێزان و خانوادە دروستکەن، خانەوادە ڕۆڵی چۆن بێت، چۆن بتوانن ئەو لەمپەرانی کە دێتە ڕێیان واتەنەن هەندێک جار باسی وەشمان کردووە کە چۆن هاوسێ دراوسێ خزم کەسوکار مام خاڵ هۆکار نەبن بۆ تێکچوونی ئەم خێزانە بۆ تێکدانی ئەم خێزانە. زۆر لە بوارە مادیەکەی تقریبان خۆمان نەداوە و دێشتا خۆمان لێ نەداوە زۆر باسمان نەکردووە. برادێک لە تەماشاکەرێکی بەرنمەکانی تەلەڤیزیۆنەوەتی کاکتۆر ئەوەی ئێوە ئاڵێنیانی بەس ڕۆح مویمە بەس دەروون مویمە بەس بۆ کۆڵی کەسایەتی مویمە ناوتم پەلەمان لێمەکە ئەگەینە مادەکە و ئەگەینە ڕاوە دینارەکەش کە لەمڕۆ دەست پێ دەکەین کە ئایا ڕاوە دینار گرنگە، ئایا بودجە گرنگە، ئایا بەس بە قسەی زل و بە قال الله و قال ڕەسوول ژیان بەڕێ دەکرێت بەڕێزان؟ ئایا تەنها و تەنها بەوەی کە ڕسق لە لای خوایە ئەتوانین ژیان بەڕێ بکەین کەمە قسەیە کە هەمومان باوەڕمان پێ هەیە و ئیشی لەسەر دەکەین و ئەمە بۆ کۆڵێت 100% لەسەری لە مێشک و دڵودەروونمانە چەسپاوە، بەڵام ئایا تەنها و تەنها ئەمە زەرورە یان زۆر شتی تر زەرورە؟ ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیەکی ئەزیزمە مامۆستایەکی بەڕێزە کە مامۆستا نیهاد خالیدە خۆی بڕوانامەی ماستەری هەیە قوتابی دکتۆرایە لە بواری ئابووریە مامۆستای زانکۆیە کە بە خێراتین دەکە مامۆستاگیان زۆر سپاس کاریتۆریان سپاس دەکەم. مامۆستا وەکو شارەزایەک لە بواری داراییە لە شارەزایەک لە بواری ئابووریە وەکو مامۆستایەک و وانەبێژێک کە خۆی وانەکە دەڵێتەوە چکە زۆر گرنگ و مهمە ئێمە لەو کەسانە بپرسین بۆ نۆماڵ کە خۆیان شارەزاییان هەیە. ڕەنگە بەڕێزێکە لە پشتی ئەم بەرنامەی منەوەی تەجروبەی 30 ساڵ 40 ساڵیەیە ئەویش لە بواری دارایی ماڵە ئیسفادەی هەبێت و تەجروبەی هەبێت و هەمیشە وتومانە ڕاوێژکردن لەگەڵ ئەوانە گرنگە، بەڵام کەسانێک کە خۆیان پرۆفیشناڵن کەسانێک کە خۆیان شارەزان بە دویوە زانستەکەی بۆمان باسەکەن بە دڵنیایی و دەتوانن زیاتر ئاسوودەمانکەن و زیاتر زانیاریمان پێ بدەن. من لە میوانە ئازیزەکەم دەپرسم مامۆستا با لەو بابەتەوە دەست پێ بکەین کە پێناسەکە ئایا بودجەی خێزان چییە؟ شتێکەیە بە ناوی بودجەی خێزان و پێناسەکەی چیەوە چی دەگەێنێت؟ سەرەتا بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ بەڕێست و سڵاویشم هەیە بۆ بینەران. وەڵا کاک دکتۆر بودجە بۆ هەموو کەسێک یعنی بۆ شخصێکیش هەیە نەک بۆ خێزانێک وەکو چۆن لە شخصێکەوە تاکە کەسێکەوە سەر ئەکەوێت هەتا ئەچێتە خێزانێک و هەتا ئەچێتە منزومەیەکی با بڵین کۆمپانیایەک شتێکی لەو جۆرە و تا ئەچێتە حکوومەت و کە پێڵێن ئابووری گشتی. یعنی هیچ کەسێک بەدەر نییە لەمە ئێمە خۆمان ببوێرین بڵین وەڵایی جا تاکە کەسێک ئەوەی بۆ چییە؟ تەنانەت خوا سوبحانه و تەعالا کە هیچ لە ڕووی علم و ئەوانەوە پێویستی بەوە نییە شت بنووسێت. ئێمە کاڵین بودجە یعنی شتێکی نووسراو. خوا سوبحانه و تەعالا هەموو زانیاریەکانی نووسیوە کە پێویستیشی پێی نییە، لە علمی خۆیان هەموو شتێک هەیە، بەڵام نووسیوێتی بۆ لەبەرەوەی ئێمە فێرکا شت بنووسین. نووسین گرنگترین شتە لە گرنگترین ڕەگەزە بۆ لە بیر نەچوونەوەی ئینسان بۆ ئەوەی شتەکانی بە بەرنامە بەڕێکوپێکی بێت. هەموو کۆمەلگاکان ئێستا کار لەواکەن. ئەگەر من بە بەڕێزت بڵێم یعنی یەک تێبینی زۆر گرنگە ئەگەر هەموو کەسێک ئەوەی کەیت بە مێشکیا بە تایبەتی لە کاتە حەساسەکان لە دوای نوێژی بەیانی لە شوێنی سافە بینووسێت ئێستا هەر یەکەمان خاوەنی چەندان کتێبی بەسوود بووین. بەڵام گرفتی گەورەی ئێمە ئەوەیە بڕوامان بە نووسین نییە، بڕوانمان بە پلان نییە، بڕوامان بە هیچ شتێک لەمانە نییە. یەکێک لەو بوارانی کە بڕوامان پێی نییە تەنانەت بۆ تاکە نەفرێک کە خۆمانین بریتێ لە بواری بودجەی تاکە کەسی کە خێزان زۆر لە تاکە کەس مهمترە، منزومەیەکی زۆر گەورەترە، دەوڵەتێکی بچووکە بەڕاستی. بۆیە بودجە بریتیە لە ڕێخستنی لایەنی داهات و لایەنی خەرجی. ئەمە بودجەی خێزانە. لەوانەیە بچیت سەر ئاسی دەوڵەت تۆزێک گەورەتر بێ، بەڵام بودجە بریتیە لە لایەنی داهات تۆ ئەینووسیت و ڕێکێ خەیت پاشان لایەنی خەرجیەکانە ڕێکە خەیت. ئەمە پێناسەیەکی بچووکی بودجێ. ئەم بودجەیە گرنگیەکەی چییە؟ گرنگیەکەی ئەوەیە تۆ بەرچاوڕوو نەبیت لە ئێستاوە تاوەکو مانگێکی تر بەلایانی کەمەوە بەرچاوڕوو نەبی کە ژیانە چۆن ئەڕوات.
بەلایانی کەمەوە عملیە مەقسوودە، یعنی شتێکە بەویستی چۆن خوای پەروەردگار ویستی داوە پێ و کە ئیرادی داوە بە مرۆڤ بەویستی خۆت ئەڕوات، نەک بەویستی کەسی تر و بە عملیاتی تاری و بە عملیاتی لە ناکاوە ئەوانە. مامۆستا تو ئەتەوێت بە بینەرەکانی من بڵێ کە ژنومێر کاتێکە نۆماڵ دروستەکەن کە خێزان دروستەکەن خانەوادە دروستەکەن لە قسەکانتە ئەوە تێگەشتم کە زۆر گرنگ و مویمە پێکەوە دانیشن جارێکەکەم ئینکەممان چەنە هاتنمان چەنە ئەو پارانە چییە هەمانە احتیمالە گەنجێک معاشی هەبێت احتیمالە بندیوارێکی هەبێت احتیمالە مثلەن موچەیەکی باوکی هەبێت وارثێکی شەهید بێت احتیمالە وارثێکی ئەنفال بێت چکۆمانە هەمووی بودجێ من زۆر جار بیستومە ئەڵێ دکتۆر جا من بەدەست ئەم پیا و مەتەپەن بەس معاشەکە بە بودجازانێ بەڵام لەو لاوە کاسبیە کات ئەڵێت ئەوە کەی بودجێەوە تۆ کەی پەیوەندیت بەوە هەیە لەو لاو ئەزانم معاشێکی مثلەن لە شوێنێکەوە وەریگرێدیان لە لای دایک و باوکەوە شتێکی تر وەرەگرێت کاتە خاڵی یەکەم کە زۆر گرنگ و مویمە بۆی بینەر بزانێ و مەستا باسی کرد کە یەکەم زانین ئینکەم چەنە ئینکەم بریتیە لە هەموو ئەو پارانە ئیتر پارە ئاڵتونە زێڕە زیوە ئەرزەیە وە کۆڵێ هەرچیەکە کە هاتووە تەنانەت کوڕەکە ئەگەر زەکاتی کوشتێکی بۆ هاتوویان بابنی خێر و سەدەقەیەکی بۆ هاتووە لە ڕێی دایک و باوکی و خۆشەت نیە زەکات بەڵام خێر و سەدەقەیەکی بۆ هاتووە مەڕە بزنە هەرچیەکە ئەمە ئینکەمە جوان و پوختە لە پارچە وەرەقەیەک جەناب تەڵی بینوسێ بە عشایری نە ژنەکە 300-400 آخر بینی 300-400 دانێ هەواڵە بەخوابی بۆ نایڵی بزە 301 یان 399 و زائیدەن ئەمە بە خانەیەک بنووسرێت تەمەنەمە ئەمە وەزارەتی دارایی دەستی پیا و کەشفە بێت و ژن بەڕاستی وە کۆلە زۆر بە جوانی مەزبوطی توانێت بەراورد کە بالمقابل ئەتەوێ بڵێیت ئاوتپوتیشمان بۆ بنووسە تەمەن ئاوتپوت تا ئێستا چییە من کە گەنجێک بوومە مامۆستانیات بامە بە گەنجەکان بڵین کە گەنج بوومە پێشەوەی سینگڵ بوومە جار شتێکم بۆ ماڵەوە کڕیوەیان نەکردوە لەبەرە 400ەکەم ماوە ئێستا و بەزمە پێیابێ بەس کە ژن ئێنم هەر مانگ یەکەم جاری 7,000 کارەبادەم ئەڵێ ژن دەستی بڵاو ئێتوە هەفتای کارەبا بۆ پێشتر نەداوە کەواتە ئاوتپوتەکانیش هەمووی بنووسرێت کە زۆر جار خاڵێ دوو خاڵ سێ خاڵ چوار خاڵ ئەزانی مەسروفات جۆرە لە ئەخیرا شتێکت بۆ دەرەچێت زۆر باش لێرە شتێک دێتە کایەوە بەڕێزێک سەیری بەرنامەکەمانەکات تۆزە لە قورئان تێگەشتووە تۆزە لە فەرموودە تێگەشتووە تۆسی ئەم دوو سەر ملباریکە ناکەی بە مامەسای زانکۆ خەریکە قوڕەکەن بەسەرما براخوا لە حەوت تەبەقەی ئاسمانەوە ڕزقی ناردووە بۆ ئێوە بە بەرنامەی نۆماڵ تێکێدەن خوا ڕزقی مرۆڤەکانی داناوە بۆ ئەینووسن بۆ ئیشتێکە دەن ئایا تۆکو تەجروبەیەک و ئەوەندەی بزانم شارەزایەکشت لە دین هەیە نووسینی ڕسق هۆکارە بۆ تێکدانی ئەو ڕزقی کە خوای گەورە بۆی نردوین یان ئەمە زۆر باش و چاک و مەزبوطە یان پێغەمبەر بە پێغەمبەرایەتی خۆی زانوێتی کە وەختی خۆی شاگردێکی ئافرەتێک بووە نووسیوێتی چەنم وەرگرت و چەنم گۆڵە سەرف کردو ئایا ڕزق لە لای خوایە ئەمە تەفسیرەکەی هەڵە نییە یان ڕزق بۆ کۆڵێت خۆشمان ئەتوانین ڕۆڵ و کاریگەریمان هەبێ پێم خۆش ئەو وەڵام وەرگرم ئەوە چەمکێکە هەم لە ڕووە مێژوویەکەی بێ ڕاست بکرێتەوە هەم لە ڕووە دینیەکەی یعنی ئێستا بڵاو لەناو ئێمە جاران لە لادەیەکە کابراایەک ئەمە لە ڕووە مێژوویەکەیەوە ئێمە سەرچاوی داهاتەکان و شتەکان زۆر ڕوون بوو ماستێکە و مریشکێکە و ئەوە بوو موچەیەکیش بوو شتەکان زۆر ئاسایی بوو پیا خۆی خاوەنی هەموو شتێک بووە لە ماڵە باوکەکە بوو تەواوی ترەوە نیظامی ئوبوەتی مطلق بووە لەبەرەوە زۆر بە ئاسانی ژیان بەڕێز چووە و ئاڵێن پێویستمان بم بوو جەشتەش نەبوو ئەم نووسینەوە ئەم هەموو قسەکردنەشی لەسەر نەبوو ژیانی بەڕێز و کەس نیشتوانی قسە بکە یعنی ماڵێکی یەکانیکیش بووە ئەمە یەک دوو یەکێکی تر لەوانە ئەوەی بەڕێز باسی کرد چەندین ئاەتی بۆیەنەوە کە لەسەر مەسەلەی تەوەکل کە نانی ئەمڕۆس بینی و ئەوە هەمووی لای خوای گەورەیە طبعاً ئەمە ئێستا کەمینەیەک ئەم جۆرە تەسەوراتش کە ئەوەی لە دین بە جوانی تێبگات ئەوە ناڵێ بەڕاستی تەوەکل لەگەڵ ئەسبابە تەوەکل بەبێ ئەسباب نییە خی پەروەردگار کە تەوەکولی داناوە ئەڵێ ڕزق لەسەر منە ئەسبابەکەی داناوە کە بۆی بگری ئەجینا یەکێک لەو سەبەبانی کە خوا ڕزق نادا کە تۆ دانیشی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم حتى يوارثي جزمي قرآن شي لبدل خويا رزق بوب ددي هو كاري برسيتي هول ندانا هو كاري رزق ندان هول ندانا بشيكي أويا لبروا أويك لروي ميجويكيوا جيان إسا زور قراوة پیاوێک هەیە بە ناوی مستەغانمی خنجی پیاوێکی یەکێکە لە وڵاتە عەرەبیەکان و چەندین مەقال و کتێبی هەیە لەسەر مەسائیلی بودجەی خێزان و بودجەی گشتی ئەوانە ئەڵێت ئێستا ئەگەر بتوێت بە تەوسەوراتی جاران تەبعاً ئەم قسەیە زۆر تەواوە هەمان وەکو ڕیتمێکی لادەیەک پیاوێک لە لادەیەکە چۆن ماڵەکەی بڕی ئاوی ببڕێەوە نەخێر ئێستا تەداخولات زۆر ئێستا هەر ماموخاڵ نییە کە تۆ جەنابە باسی کرد ئێستا فەیسبوک لە ماموخاڵ مهمترە تەداخولەکەی
ئەتەرنێت و بڕۆ سەتەلایت و بەرنامەکان ئەمانە پێش بەرنامەکە باسی ئەومانە کرد کە مناڵێک ئێستا لەگە ئاستی دایک و باوکیە 1001 قسەی هەیە 1001 قسە و 1001 بیانووی هەیە هەمووی لە چیەوە فێربووە لە مامۆخاڵی فێر نەبووە لە فەیسبوک و لە چۆچۆوە فێربووە لەبەرەوە کە ئەڵێن بودجە لە دواییە لەوانەیە بینە سەری نازام لە بەرنامەیەکی ترە بەڵام ڕێکاری خۆی هەیە ئەم بودجەیە بۆچیە بۆ ئەوەیە هیچ مناڵێ لە مناڵەکانی تۆ هەست بە زوڵم نکات بڵێ ئەم باوکە زوڵمم لێکە چونکە گەر هەستی کرد وەکو جاران نییە لە لادێکایە بێ بڵێ وڵا خۆرم باوکو دایکەم هەیە و کە خەڵکیش هەرواشی ئێستاوان نییە ئێستا ئەم مناڵە لە دەست دەرەچێت ئەخلاقی تێکە چێت ڕەوشتی تێکە چێت شخصیەتی برینارە بێت لەبەرەوە بێت تۆ بەڕاستی بودجەکە کە نووسیتەوە کە بە نووسراو هەبوو کە شەفاف بوو کە سیدقی تیابوو کە سەراحەتی تیابوو کە ئینەسەری ئەمە مناڵەکەش تێگا لە ژیانەکە بەشی خۆی مەسئولیاتە زانێت چیە ژنەکەش تێئەگات و بەڕاستی گرنگیشە هەموو ئەمانە ببەستینەوە خی پروەردگار ئەفەرمێت ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط ئەمە بەرنامەیە کاکە ئەوش دوشتەیە کە من تۆ باسیەکەین ئێستا لایانی ئیرادات لایانی نەفقات خی گەورە باسی کردووە کە پارۆ هاتە دەستەوە ئەوە میگرە بە منیتر سەرفینەکەی ئاواشی لێمە کە پەرش و بڵاویکەیتەوە دەست خۆش مەمسەنیاشێکی جوانێ هەر لە ڕووی ئاینیەوە بە ئەمە تاواکەم ئەو مەفهومە خوا سبحانه وتعالى باسی قەرزی کردووە فەرمیتی بینوس خوا هەچی معلوماتی سەر زەوی و گۆی زەوی و لە ئەوڵەوە لە ئەزەلەوە هەتاوەکو ئاخیر هەر هەمووی نووسیوە خۆی کەواتە یەکەم سوورەت کە دابەزی و ئیقرا والقەلەم سوێنی پێخوراوە بە قەڵەم ئەی ئەمە مشتە بۆ چییە کاکە بۆیە تۆ ژیانی خۆتی پێڕێخی گەورەترین ڕەگەز لە ژیانی ئینسانە ئەگەر نەتوانێت بودجە و ماڵی خۆی ڕێکخات و کێشەی تێبکەوێ اینجا تۆ چی باشە لەعنی تۆ تاوەرە باوەزیر بیت کە خۆ نتوانی ماڵی خۆ ڕێخیت تۆ چۆن نتوانی وەزارەتەکە و ڕێخی لەبەرەوە خوا ئەو قەڵەمەی دابەزانەوە ئەو نووسینی دابزانەوە بەوەی ئێمە ژیانی خۆمانی پێڕێخین بەڕاستی لەم ڕۆژایە نووسین گەورەترین چەکە بەدەست ئینسانە بۆ ڕێخستنی ژیانی تاک و خێزان و تەنانەت دەوڵەت مەسەنیاد من بەبوونی پەیمانگاکەم و بەبوونی ئیشوکار و زۆر جار ئافرەت تەلەفۆنم بۆ کات یعنی جاری وایە لە تەلەفۆنەکە سوێنە خواڵێ 17 دانە ساڵە من ژنی ئەم پیاوەم نازانم چیمان هەیە و چۆن سەرفە بێ ئەڵێ بە ئاواتەوەم ڕۆژێک بینوسێت ئێستش بزانم کە ئێمە ئەوەندە پارەمان هەیە کەواتە ئایا بۆ بینەری ئازیز بۆ ئەو جۆرە پیاوانە دەڵێن بۆ ژنەکانی دەڵێن نوێژ بە ژمارەیە ڕۆژوو بە ژمارەیە زەکات بە ژمارەیە حەج بە ژمارەیە هاتنی گۆی زەوی و دروستکردنی ژیان هەر بە ژمارەیە ڕۆژەکانی هەفتە بە ژمارەیە لە قیامەتە محاسەبە هەر بە ژمارەیە پلەکانی بەهشت هەر بە ژمارەیە حوتەبەقەی ئاسمان هەر بە ژمارەیە خێر و چاکە هەر بە ژمارەیە من لەگانی دۆزەخش بزەبت هەر بە ژمارە من عجیبم لێ دێ بۆ کۆڵێت ملباریکێکمان لێ زن و بۆ تۆ ئەڵێ کاکە ئەمانەت چیە بۆ ئەیکەن بە ژمارە ئەی خەنە سەر وەرەقا با ئیشەکەمان لێ تێک نەچێتەوەتە دەست خۆش بێت بەڕاستی نووسینیانە بێ دەکەم ئەم پەیامە گەشت بێت کە هەر بنووسینی کە 400,000 هەیە و ئەمەنەمان سەرفەکرێت و هەموو مانگێ بە 50,000مان بۆ بمێنێتەوە بۆ نەخۆشیەک بۆ حاڵەتێکی تەواوی فلان ئەو بە خۆشتێکی باش و چاکە لێرەیە قسە دێتە کایمەوەسا پیاوێک ئەڵێ ژنێک ئەڵێ دکتۆر تو خوا مەیوروژێنن پیاوەکەم بینوسێت ڕەزی لەبێ بەو خوا بینوسێ و بڵێم ئەوەنە سەرفەکەین لە ڕۆژی یەکەمەوە چۆڕەی لێ بڕێت هیچمان ناداتێت ئیشەکەمان لێ مەگەنێنن ئیشەکەمان لێ تێک مەدەن ئایا نووسین و دانانی بودجە بەڵگەیە لەسەرەوەی کەیتر پیاوەکە بەخیل بێت بۆ خۆی خاڵێکی گرنگ و مهمە بەدڵنیەوە ئەوە دوشتی زۆر لێک جیاواز دەست پێوەگرتن و ئیقتصاد هەر بۆ خۆی دوو مەفهومی جیاوازن ئیقتصاد یعنی تۆ بەرچاوڕوون بی کە چی سەرفەکەی چیەتە دەستەوە و بەشێکی لەمە پێوتری ئیدیخار بەشێک لەوە خەزنەکەیت اینجا خەزنەکەیت هەیە خەزنێکات بەشێک لەم خەزنەشە نێرێ بۆ قیامەت و پێشخۆیە خا بۆ قەبر و قیامەتی بەڵام گرنگەوەیە لەم ئیراداتی کەیتە دەستەوە لەم داهاتی لەم شتێک کەیتە دەستەوە کەسابەتی کە ئیکەیت تۆ کە نووسیت بەرچاوڕوون ئەبیت کە چەندێکی دابنیت چەندێکی سەرفکەیت هەر ئەمەە ئەگینە پەیوەندی بە دەستنوقاندنەوە نییە دەستنوقاندن ئەوەیە کە تۆ ئەمە لە ڕووی علم نەفسەوە جیاوازە علم نەفسی اقتصادی مرۆڤ بەڕاستی تعزیبی نفسی خۆیەدا ئەگەر دەستی بگرێتەوە و تعزیبی ئەوانی تریشەدات یعنی لە یەک کاتە هەم نفسی خۆ مەحرومەکەی هەم خەڵکی تریش مەحرومەکەی بەڵام ئیقتصاد دوایە دەست پێوەگرتن هەندێک جار هەر لە ڕووی زوڵمیشە بۆ مرۆڤەکە خۆی بۆ مرۆڤ بۆ خۆی زەخل لە خۆتەکەی زەخل لەوانی تریشەکەیت ئەم ڕەزیلی مەبەستم بەخیلی بەڵام ئیقتصاد وانییە ئیقتصاد یعنی کارەکە ڕێکەکەی بۆی هەمووان مرتاح بن
زۆر فەرقی دوشتی زۆر جیاوازە بزەبەت عکسی یەکەن یعنی کە تۆ ئەڵێ وەڵاهی من صرف ناکەم و بەخیلم ئەوەی کەوتوتە دادەیەک واڵێ کاکەیەک واڵێ بەخیلی بریتە لە تعزیبدانی خۆت و خەڵکی تر بەهۆی مادەوە کە خۆت بۆ بەختەوەری خۆتە بەڵام ئیقتصاد نە ئەم داهاتە ڕێخستنە تەنزیمە بۆ خۆشببختی هەموو لایەک بۆی هەمومان مرتاح بین بەرچاومان ڕوون بێت بەس لەبەر ئەوەیە و بۆ ئەوەی بەڕاستی کوڕێک لێەوە زەقابێتەوە دەردی تۆڵی مناڵێک ئەم مناڵەت بەرچاوڕوون بێ بڵێ باوکم چی هەیە و دایکم چی هەیە و نووسراو بێت نەک بە ئارزوی خۆی بڵێ وەڵاهی گاڵتاکەن دایکم ڕاز ناکە باوکم ڕاز ناکە هەیە بە ئارزوی خۆی سەرف کات بۆی شتەکە دیارە ڕوونە هیچ مەجالی مناقەشەی نییە. من منیش عملیت پێ بڵم جارێک پیاوێک تەلەفۆنی بۆ کردم وتی دکتۆر بەدەست مناڵی ئەم زمانە بوومەتە پەن مناڵێکم هەیە پێم وایەتی 16 ساڵێکە هەڵەستێ و دانیشی ئێوە ڕزیرن ئێوە نازانم چین دایکی و فلان واکە باوکی فلان واکە و ئێوە خین ناکەن یەک فکرێک هات بە خیالمە وەختی خۆی لە کتێبی خوێن وتم چەندت هێن ئەزەموتی 480,530 شتێکی وە ڕقەمێک لێ خەیاڵم نەوتم بیکە سەر وەرەقەیەک لە دیوارێکا بینوسە وتی ئێ وتم ئەم مانگە بێجگە لەو 40-50 بۆ خۆت بۆ هاتچۆ بەکارێنی لە سەری مانگەوە لە ئەوڵی مانگە و باسی 2 ساڵ پێش ساکەم بیدە دەست ئەم کوڕات وتی دکتۆر تەخشان پەخشانێک وتم مشکلە نییە بە مانگێک عاقل یەکەم بۆ ئەجداد و ئاباوت وتی چۆن وتم بیدە دەستیەوە اینجا لەمە دو ئێوە پارە لە وەرگرن بڕوات بێ دوای مانگێ تەلەفۆنی بۆ کردم وتی یاڕەبی خوا دەست وە باڵتەوە بگرێ جا گەرمێنی یا خوا دەست وە باڵتەوە بگرێ وام عاقل کردوێتی باوە تۆ بەبەسە بۆ لەبەرەوەی تۆوتنی ئێمە کە یان شوو ئەکەینیان ژنێن اینجا ئەزانین بودجەیانی چی پێشتر زانیمانە معاشێکەیە بەس بۆ کۆ ڕۆشتووە بۆ کۆر نەڕۆشتووە ئسفادەمان لێ نەکردووە نەمان زانیوە بۆیە زۆربەی کاریانی من پێشنیارم بۆ دایک و باوکانێک کە سەیری ئەم بەرنامەیە دەکەن من هاوڕای جەنابتم نەک هەر ژن و پیاو بزانن بودجەی خێزان چۆنە باشتر وایە مناڵە گەورەکانیش بزانن ئەوە جیایە بەڕێزەکەڵێ دکتۆر پاری زۆرم هەیە مناڵ پێی بزانە دوای کەندڕمەکاوت بەزم ڕزمەکە ئەوە جیایە بەڵام تا ڕادێک ئەگە تۆ لەو جۆرە کەسی سەیری بەرنامەکەی منەکەی سنووری موچەکەت لە بینی 300-400 تا 700 ملیۆنێکە کەواتە باشتر وایە چاکتر وایە مناڵەکان بزان لێرەوە پرسیارێکمان بۆ دروستە ببینەر دەڵێت تێگەشتین ئەینووسین و چاکی دەنووسین و ئینکەم و ئاوتپوت دەنووسین بەس ئەکرێت مامۆسای بەڕێز شارەزا لە بواری دارایی و ئابوورە پێمان بڵێت ئەلفوبێی بودجە چۆنە یعنی من ئەگەر بمێ بودجەی خێزان ڕێک بخە ئێستا گەنجێک تازە بە تازە دەستی پێ کردووە 3-4 مناڵی هەیە یان بەڕێزێکی تر ئەڵێ وڵای چەند ساڵە نەم کردو وعد بێ لەسەر ئەم بەرنامەیە تر بسمیلای دەکەم ئەژنەکە وەرەقە و قەڵەمەکە بێنە لەمڕۆوە دەست پێ بکات بودجەی خێزان چۆن ڕێک بخات و چۆن بینوسێ ئەلفوبیەکانی چی لە یەک تێبینی هەبوو ئینجاسمە سەر ئەوە ئەلفوبەیە خەڵک هەیە ماڵی زۆرە و سەروەتی زۆرە و ئەم قسەی پێوە دیار نیە لەوانێ ئێستا من و تۆ قساکەین و گاڵتەی پێ بێ بڵێ کورە من ئەڕوات و ڕوبعێکیشی بە ماڵەوە ناڵێم و ئیشەکە شەڕات و هەمووشیان تێرن ئەمانە بەڕاستی چۆنە لە سەر لە هایلای ڤەژین مناڵی بە ئارزوی خۆی سیاری پێ و خێزانی بە ئارزوی خۆی ماڵ سەرفەکە بەڵام بەڕاستی ئەمانش پێویستیان بە بودجێ بۆچی لەبەروی ماڵێکی زۆر سەرفە بێ لە فیلا هەوادە بەبێ هیچ شتێک ئیسراف ئەوە ئیسرافەکەی کە خوا إن المسرفين إن المبذرين كانوا إخوان الشياطين وأنا براو خوشكي شيطانا براستي يعني تو أجل الرؤينك وسرفي ورقرم أما بودجي قيامتي بياو بودجي قيامت وبودجي خلقي تريشة چونك أم باريت وأم تبذيري بيوكيت وأم إسرافي بيوكيت ئێوە ماڵی خەڵکی تر ئەخوێ ماڵی چەندین فەقیرە خوشک و براو هەیە پێویستیان پێێتی ماڵی خەڵکی تر بەڕاستی من جارێکیان برادێک پێوتم وتی ئەوە بۆ نمونە کەسابەتێکی گەورە ئەوانە وتم لەوانەیە من زۆر پێویستم بۆ نەبێ زۆر خۆم هیلاکەمەوانە بەشی خۆم هەیە الحەمدوللا وتی نە بیکە با زۆرە هەبێت لەوانەیە خوشکێکە ئیسفادە لێ بکە برایکی ئیسفادە لێ بکە دراوسەیەکی بیرکردنەوەی جوانە کاکە تۆ پارەیەکی زۆرە هەیە خوا زیاترێ باتێ بەڵام زۆر زەرورە بەڕاستی بزانی بەفی ڕۆژ ناڕوات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی چوونە سەر بەحرێک هەر بەقەدەر دەستنوێژەکەی خۆتان ئاو سەرف کرد هەموو اینجا بەحرێک تۆ پارەیەکی زۆرە هەیە بۆ بە ئارزوی خۆی تەخشان و پەخشانەکەی مناڵ فێری ڕەفاهیەتێکی لام و مبالغەیەکی زۆر ببێ خێزان ئەوە کەواتە ئەلفوبێیەکە بەڕاستی یەکەم شت جەلسەیەکی دەوری هەبێت کە پێوترێت سەراحەت و شەفافیەت و سەداقەت ئەم سیانە ئەم دانیشتنە هەبێت لەگەڵ خێزانە مناڵەکانی بە تەمەنی خۆیان چونکە مناڵتان نەگاتە تەمەنێک نابێت ئەو مەسئولیاتی و خێزسەری دانیشتنی لەو بوارەیە پێ بکەی بڵێ من ئاوام و ئاوام
ئەو شتەیە ئەو شتێ چونکە مناڵ بەڕێستان باشتر دەزانن ئەوە لای منەوە نیە لای مامۆستانی علم و نەفس و پسپۆرانی وەکو بەڕێستەوەی یعنی ئەبێت مێشکی جەنجاڵ نەکەی بۆ شتانە هەتا نەگاتە تەمەنێکە گەیشتە تەمەنێ ئەویش پێویستە لە کۆبوونەوەکە بەشدار بێت ئەبێ لەگەڵ خێزانتە بەلایانی کەمەوە ئەوە ئەگەر مناڵەکە و گەورە بوو ئەوانیش بەشدار بێت سەراحەت هەبێت کە چیو هەیە وە شەفافیەتە هەیە بۆیان بخەیتە ڕوو سەرچاوەکانی داهاتمان لەکوێوەیە ئەو کونە ئەو کونە ئەلێو ئەلەو درزەوە بۆمانێت ئەمە بەو شێوەیە ئەو بۆ عەزیەتەوە ئەو بۆ ناڕەحەتیە و هەروەها صدقیش هەبێ ڕازگۆیی هەبێ کە چۆن سەرف ئەکرێت بەم شێوەیە و بۆ شێوەیە و ئەمە ڕێگاکانی سەرفکردنێتی و ئێوە چیترتان پێ باشە کامەتان پێ باشە لەوانەیە خێزان پێی خۆش بێ بڵێ من ئەم خێرە ئەەکەم لەگەڵ ماڵی باوکمە بۆی بنووسە بینوسە بۆچی ئەو بەدزیەوە بیکات بینوسە بە ئاشکرا بێشت لەوانەیە پیاوەکە حەزکە خێرە بکات بینوسە بڵێ من ئەیکەم قەوامەتی پیاو لەوەیە دەرەکەی کە ئەڵێن پیاو قەوامەتە لە ماڵەوە سەرپەرشتیاری ماڵە کە شتەکە بە سەراحەت بڵێ من ئەوە ئەەکەم نەنیشم بێوەژنە ماگانێکی بۆ بڕمەوە تەواو ئەوە بەشی دایکمێم ئەوە بەشی بۆچی بێ وەڵا بڵێن من خێزانم ئاگای لێنێ بە ئاگای لێ بێ پێی خۆشە پێی ناخۆشەکەی خۆیتی ئەوە مقابلن ئەویش دەستکراوە بێ بە ئەویش خێری خۆی بکات هەریەکە بەپی بودجەکە بەشێکی خێری تایە چونکە ئێستا مە باسیەکەین بودجەکە بێت چیتیا بێ بەندەکانی چیتیا بێ نازان فریاکەینیان بۆ بەرنامەیەکی تر بەڵام بڕگەکانی ئەو بودجێ بێ شتی تیا یەکەم جار دانیشتنەکە کۆبوونەوەکە بە چای و قاو نسکافە و تەرتیبات و تەلەڤیزۆن کوژابێت بەجێوێکی خۆش سەراحەت و دانیشی و وەرەقە بێنی و قەڵەم و مناڵیش گەیشت بێتەوە ئاستا بێ بەشدار بێتێ ئەویش ئاگای لێ بێت ئەمە خێزانی تەندروست ئاوایە خێزانی ناشەفاف و غامی زۆکۆم حکوومەتی خۆمانی لێ ئەوە مشکلەکەی بەڕاستی لەبەرەوە ناڕزایی زۆرە بێت گرفت زۆرە بێت ناڕزایی لە بەرامبەر ئەو باوکەیە زۆرە بێ هەریەکە و بۆڵەبۆڵی زۆرە بێ بەڵام لەوانێ نەژێرن قسە بکەن بەڵام ئەوە ناکرێت قەیچیە کە ئێمە یعنی قیامەتیە لێرە مامۆستانیا شتێک دێتەکایەوە ئایا ئەم مەجلیسە کە دانرێ خانم بۆ خۆی پارەکەی کردبێتە ناو جانتاکەی و بۆ خۆی تیفتیفەی خۆی و فیلەر و بۆ تۆکسی خۆی پێ بکاو 440,000 پیاوەکە شەیە لەسەر مێزەکە شەلم کوێرم ناتپارێزم بە دار و بەردیا بدا و بڵێ شەرع بۆی داوم ئایا تو ئەمە تەمەنەمە ئێمە زۆر لەسەر ژن ناکەین و لەسەر پیاو ناکەین و لێرەیان نۆماڵ ئەمانوێ ماڵێکی خۆش و ئاسایی لای تارازوی هەر کامیان بگرین ماڵەکە تێکەچێت ئایا بەڕای تۆ بۆیان لە قسەکە دوا دەرکەوت کە هەم ژن و پیاو هەمویان بێتەوە ناو یەک جزدان و یەک گیرفان من اینجا من لێرەیە وەڵاهی قسەکە زۆر تێبینێکە بەجێە شتێک هەیە پێڵێن تەسەڕوبی مالی هەم لە حکوومەتدا هەیە و هەم لە شخصا هەیە و لە خێزانی شایە تەسەڕوبی مالی ئەوەیە لێرەیە گیرفانێک هەیە و لێوەیە سوچێک هەیە هەنێ پارەی تایە و لێ مناڵەکە هەنێ پارە کەس پێی نازانی و لێرە ئیتر ئەگەر ئەم مناڵەش کە سابەت بکات مادەم لەو ماڵەیە گیرفانی زۆر قاسەی زۆر لە ماڵە بەرەکەت لە ماڵە هەڵەگیرێت لە ڕووی اقتصادیەوە تەسەڕوب زۆرە بێت بەس لێمە بە مەفهوم ئاینەکە پێڵین بەرەکەتی تیانی بەس لە ڕووی اقتصادیەوە پێڵێن تەسەڕوبی مالی تەسەڕوبی یعنی لێچوون درزی ناو سەقفەیە کە ئاو ئەدزێت پەیامێک گەشتم بەڵێ پەیامێک لێرە گەشتم ژن و پیاو هەیە چییەکە ئەڵێ تۆ هەنێک ئاوای لێ کردووە تۆشتی دەرەوە بکڕەوە منشتی ناوە سەرەکەم تۆ لەگەڵ ئەما زۆر نەخێر بە هیچ شێوەیەک هەردوو من لەگەڵ ناوە چییە بە هیچ شێوەیەک ئیدارەی مالی منزیل لەگەڵ ئەمایانە ئەمە من نیم هەزارەها پسپۆر لەسەری نووسیوە کە دوو سنووق لە ماڵێکە هەبوو دوو جۆر پەروەردە لە ماڵەکەیە بێت دوو سنووق لە ماڵە هەبوو تەسەڕوبی مالی زۆرە بێ یعنی بەرەکەت نامێنێ بە زمانی ئێمە بەرەکەت لەو ماڵەیە هەڵەگیرێت بەرەو کۆتاکانە چەند ئەم بابەتە زۆر هەڵەگرێ من بە تەجربەی خۆماوەسانیات ئەم بەزمە مناڵ استیغلال زۆرترەکات من لەم دوو بودجە و سێ بودجەیە و چیم بۆ دەرکەوت و من بە حکمی پەیمانگا و ئیشوکاری خۆم و لە مەکتەبی خۆمە هەستەکەم مناڵ بەشی خۆی سەختەچێتی تایە استیغلالی وەزعکاکە ئاگام لێ دوای چەند مانگێ بۆمان دەرکەوتووە لە دایکشی وەرگتووە لە باوکشی وەرگتووە هەردوو لایانی بە معنای کەلیمە و کۆڵە بە عشاری بڵم دۆشیوە لە هەردوو لانی استیغلال کردووە و هەنیە جار بێمنەتە بەرامبەر بە یەکێکیان یانەگە زانیوێتی بۆ نمونە بودجەیەکی تر لای دایک هەیە لەبەرۆ زۆر ئەوامری باوکی وەرنەگرێت چوە قەناعەتی وایە لە شوێنی کترەوە دارایی وەرەگرێ چۆن من و تۆی سە مۆزەفی حکومەتین خۆگەر بەهاتە بەغا موچەی بدایە پێمان بە قورئان وەکۆڵێت ئیمزامان بۆ ئەم حکومەتە ناکرد پیا ڕاست بڕۆ ڕازگۆ بین ئێمە ئەم حکومەتە موچەمان دەدات لەبەرەوە پابەند دەبین بە دەوامەکانی ئەم حکومەتە بەرسەبت بۆیە حکومەتی زۆر جار ناقی نییە ئەڵێ بەغا معاش نەدا بۆ چووکەکەر بوو بە دووسێ معاش بوو بە 200 سەرچاوی دارایی ئەو وەختە مناڵ بێمنەت بە فرە سەرچاوە بە فرە قیادا بە فرە سەرکردا و استیغلال دەکات بێمنەتە بێت دەڵێ ئەگەر ئەویش نەیدا پێم ئەوی تژ نامداتێکەوەتە یان ئەگەر ئەمیش نەمداتێکەوەتە لە شوێنی کترەوە دەستمەکەوێت کاتەوە بخۆی خاڵێکی زۆر تۆ بە دوای ئاسوودەی ماڵا بگەڕێ
بە دوای پەروەردەکەی بگەڕێ پەروەردەکەشی تێکەچێت کاک دکتۆر و ئەوە لە پسپۆڕەکانی پێش من لەوانەیە جەناب باستان کردبێت بەشێک لە ئیزدیواجێتی پەروەردەیی دووفاقی پەروەردەیی لە مناڵە لەوە دروستە بێت دوو بڕیار هەبێت دوو بڕیار لە چیەوە دروستە بێت لە دوو داراییەوە دروستە بێت جاگەر سێ دارایی ئەوە هەبێ و زیاتر بۆ مامۆستا نیهات خالد قوتابی دکتۆرا و شارەزا لە بواری ئابووریە بۆ ئەم جارە قسەکەی مامۆستا نیهاتتان لەبیر نەچێت دوو قاسە و دوو دۆڵاب و دوو چەکمەج و دوو سێ شوێن وازی لێبێرن بە قسەی من کەن ئەگەر متمانەتان بەیەک نیە هەر خۆتان یەکلایکەنەوە بەڵام ئەگەر متمانەتان بەیەکە ئەزانی پیاوەکەت پارەکەی بدەیت تێ نایدا بە ژنی دووەم کە لە داهاتوە باسیەکەین و تۆش ئەزانیت ئەگەر ژنەکەت پارەکەت بداتێ تۆش بە ملاولای ناکەی و ژنەکەش بە ملاولا سەرفی ناکات قەناعەتمان وایە و ئێمە بە تەجروبەیەکی ژیان مامۆستا بۆی باسکردین کە یەک قاسە بێت یەک سەرچاوە بێت بەڵام مەسروفاتەکانیش هەوڵ بدەن بە هەموو لاوە بێت نەک فرە جەمسەر بێت فرە سەرچاوە بێت فرە دارایی بێت چونکە تەجروبەی حکومەتی هەرێم ئەمەی سەلمان دوو بودجا دوو دارایی دوو گومرگ دوو کوێخا دوو مەسرف بەڕاستی ئەو وڵاتە بەرەو پێش نابات و وڵاتی نۆماڵیش بەرەو پێش نابات. سواز بۆ مامۆستا نیهات من لێرەیە کۆتایی بە بەرنامەکە هێنا تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم